بخير بي بياني دكتور جامع باش خير. باشي جنابت بانی باش بەخێر بیت. سپاس. بخير بي دوباره سپاس دەکەیم دکتۆر دکتۆر جامع خێر. من و ڕەوان قسەمان کرد لەسەرەوەی کە بۆ نمونە هەر پلەکانی گەرما هەتاکو دێ زستانەکانی شەرتێک جوێ زستانی جاران لەکوێ زستانی ئێستا لەکوێ خەڵکانێک جار بانەوبانە ڕۆی ئەمانە بەفر ئەباری بەداخەوە ئەو بەفر هەر نەبوو سەربانەکان نەماوە چلوێ هەبوو ئەوە هەر هیچ سەکاتی وەرزەکانیش تا ڕادەیە گۆڕانی بەسەر هاتووە هەندێ وەرز درێژ بووە هەندێ وەرز مەسەلە دواکەوتووە ئەم سەرمایی کەسای بینین ئەوایە لە مانگی 11 ببیندا ئەزە بینرێت ئێستا گەشتوتە مانگی 2 باشە دکتۆر ئەمە تا چەند هەر پەیوەندی بە و گەرمبوونی زەویەوە هەیە ئەم تێکچوونی سەرما و ئەم سەرمایە ڕۆژی وامانێڵی نەورۆزە بەڵێ بەدڵنیایەوە تا ئەو پەڕی یعنی پەیوەندی هەیە بە گۆڕانی کەشوهەوە تا ئەو پەڕی گۆ چکە با بڵێن بەرجی هەوا سیستمێکی داینامیکیە کە ئەڵێن داینامیک یعنی گۆڕاوە پێکاتەکانی وەکو پێکاتەی یعنی بەرجی ئاوی نییە کە گردەکان پێکەوەلی چێنرابن بە بۆندێکی کیمیاوی ئەمانە گردەکانیان سربەستەی تر ئەگەر ئایۆن بێ ئەگەر مۆلیکیول بێ ئەگەر ئەتۆم بێ ئەگەر تەنۆڵکەکان بێ ئەمانە سربەستن ئەجا لە هەر جێگەیەکی با بڵێن لەپڕ لە ناکاو شتێک ڕوو ئەیات بۆ نمونە بورکانێکە بێ بۆ نمونە سووتانی دارستانێکە بێ بۆ نمونە چالاکێکی مرۆیی زۆر بەرفراوان ئەبێت ئەمە ڕاستەخۆ کار لە چیەکات کار لە باڵێن پێکاتی بەرگە هەواکات و بە تایبەتی ئەو گازانەی کە پیان وترێ گازی خانۆپلاستیکیەکان کە ئەمە کۆمەڵی گازن یا گازە گرمکەرەوەکان وەکو دۆم ئۆکسیدی کاربۆنە میسینە ئۆزۆنە نایترس ئۆکسایدە لەگەڵ هەڵمی ئاو ئەمانە چەند پێکاتەکانیان لە بەرگە هەوا زۆر بێت زیاب کات بەدڵنیایەوە لە شۆڕشی پیشەسازیەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم پێکاتانە زیای کردووە لە ناو بەرگە هەوا کە زیە ئەکات ئەمە خەسڵەتێکیان هەیە ڕێگە بە تیشکی با بڵێن شەپۆلەکانی ڕۆژ ئایا کە نزیکەی 6 ئەو شەپۆلە تێپەڕ بێ بە ناویانە بەڵام کە ئەم شەپۆلە لە زەوی ئەیا بە تایبەتی شەپۆلی ئینفرارێتی پێوتێت ئینفرارێت یعنی تحت حەمرا ژێر سوور کە ئەگەڕێتەوە ئەمە پلەی گەرمای پێ یعنی چکە ئەو شەبنگانەیە کێن بەس ڕووناکیمان بۆ نایەن چیشمان بۆێنن گەرمیشمان لەگە خۆیانێن ئەجا ئەم شەپۆلیان بە تایبەتی کە ئەگەڕێتەوە پێچەوانە بێتەوە ئەوێ بچێ بۆ دەرەوەی بەرجی هەوا بۆ دەرەوەی ئەکسسفیر ئەم گازانە هەڵیەمژن ناڵم بڕوە کە هەڵیەمژن با بڵێن خۆیان گەرمەکە گەرمیاگر هەواکە گەرمەکەن لەگەڵ شاڕووی زەویش گەرمەکەن خۆی ئەگەر ئەم گازانەش نەبوایە یعنی ئاستی سروشتیان کە ڕێگە بێتە 33 پلە تێگڕای پلەی گەرمی سەر هەسارەی زەوی سارتر ئەبوو یعنی لە ئەبوو بە ناقەسەشدا بەڵام ئێستا تێگڕای پلەی گەرمی 15 بە هۆکاری چییە بوونی ئەو گازە بە گەرمکەرەوەکان بە ڕێژەیەکی معقول بەڵام لە شۆڕشی پیشەسازی و مرۆڤی ئێمە لە دوای چالاشی جیاوازەکانی و بە هۆکاری سوتەمەنیە نەوتیەکان ئەحفوریەکان کە خۆی لە خەڵوزی بەردین ئەبینێت گازی سروشتی ئەبینێت لەگەڵ نەوتی خان ئەمانە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیابوونە بەکاربنی ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیابوونە ساڵ بە دوای ساڵ مثل لە ساڵی پار ئەگەر 97 ملیۆن بەرمیل ڕۆژانە بەکار هات پێ بۆ ئەم ساڵی داهاتوو ئەڕوا بۆ 4 ملیۆن لە کاتێکە یعنی بانکێشتی گەورە هەیە کە ئێمە ڕوو لە وزەی خاوێنەکەین وزەی ئەو وزانەی کە نوێ ئەبنەوە ئەو زانەی کە با بڵێن ئەم لێکەوتانەی نابێت بەڵام بەداخەوە لەبەر ئەوی ژمارەی دانیشتوان زیاکات ئەوانە لە هەندێک ناوچەی مەسەلە ئەوروپا بە هەندوەرە گیرێ و ڕوو لە وزەی نوێ بۆ وزەی خاوێن ئەکەن بەڵام لە وڵاتە گەورەکانی کە ژمارەیان زۆر وەکو هەند ملیارێک 400 ملیۆنە سین ملیارێک و 300 ملیۆنە یعنی بەس ئەم دوو وڵاتە لەگەڵ یەک دوو وڵاتی نیوەی عالم پێکێنن ئەمانە ڕۆژ لە دوای ڕۆژ پێویستیان بە وزەکانی پشتیان بە چی بەستووە پشتیان بە ئەم وزەی با بڵێن سوتەمەنیە نەوتیانە چەند بەکاربردنی زیابێت یعنی من کە بە دواچوونی بۆکەم لە ساڵی مەسەلە دەستپێکی شۆڕشی پیشەسازیەوە لە ساڵی تقریبا 1970 ڕۆژ لە دوای ڕۆژ کێرڤی ئەم گازانە لە زیابوون باشە کەواتە ڕێژی دانیشتوان چەند بەرز بێتەوە ئەوەنە کاریگەریەکان لەسەر ژینگە زیاد ئەکات کەواتە دکتۆرەتوانین بڵین لە سەدی هۆکارەکانی تێکچوونی هاوسەنگی ژینگەیان پیسبوونی ژینگە دەستی مرۆڤە بە دڵنیایە بۆ ئەم کاتە و بۆ ئەم سەردەمە یعنی هەموو زاناکان هەموو
او لاناني كبربرسن يعني بربرسن لما مثلا لو انا اي بي سي سي هي بناليش نيو دولتيه تا استا تقريبا 6 رابورتي لسر ام بابتك دول صالي 1908 ساڵ لە دوای ساڵ جەخت لەسەر ئەوە کاتۆ کە مرۆڤ هۆکاری سەرچین و بە تایبەتی زیابوونی دانیشتوان و بەهۆیەوە بەکاربردنی زیابوونی وزە هۆکاری سەبەبین ئەمە شتێکە جێگەی نکوڵی نییە و بەم هۆکارەش تاوەکو ئێستا نزیکەی 28 دانیشتنی بابلین نەتەوەی گرتوەکان لەژێر چەتی نەتەوەی گرتوەکان و بە ئامادەبوونی ینی بەرپرسانی وڵاتان و بە تایبەتی پلەی یەکەمیان جار سەرۆکەکان ئامادا بن 28 جار دانیشتون کە بەڵێن ئەدەن ئەم گازانە بابلێن ئیمیشن کەم ئەکەنەوە بەڵێن بۆ 2030 بیکەن لە 150 یعنی لە 150 دایگرن نێڵن پلەی گەرمان لە 1.5 پلە زیاتر تێپەڕێت بەڵام بەداخەوە بەڵێنەکانیان هەر کۆبوونەوەی هەر کۆبوونەوەی و دوایەوە منتدایەکە سەرۆکەکان یەکێک بینن و مشتاقی یەکن و هەندێک کاری بزنس لە نێوانیانە هەیە یعنی ئەو من پێگەیشتنە بۆ ئەو ئامانجانە بەکاری ئەنجام لەوێش هەیە بڵێ هەندێ بەڵێنیش هەیەن لەوەی کە 100 ملیارد تەرخانەکەن بۆ وڵاتانی کە ئەمە بەڵێنێکە دایانە 100 ملیارد تەرخانەکەن بۆ وڵاتانەی کە زیانیان لێکەوتووە بەڕێستموت نزیکەی 5 وڵات سەبەبی سەرچین یا بۆی نیوەی ئەم گازانە دەرەکە ساڵی ئێستاکە نزیکەی 38 ملیارد تەن بەس دووەم ئۆکسیدی کاربۆن ئەچێتە ناو بەرگی هەواوە خۆی ئەم CO2 یاری ئاستی سروشتی لە ناو بەرگی هەوایە یاری 270 ppm بووە 270 ppm یعنی بەش لە ملیۆن لە دەستپێکی شۆڕش پیشەسازی بەڵام ئێستا 423 تێپەڕانەوە كل سالك بدوي أشم مانك بدوي أشم سيرك مانك بدوي مانك زي كده صال بدوي صال زي كده ميثين زي كده سلفر هيكسا فلورايد زي كده أمانة جهندي لو جازانش ما هي يعني وأنا سروشتي كان أمانة كلوروفلورو كربون كان بلاي جورا لمعناها أمانة كيميائيا دسكرا أمانة تشيا هي أما لا بابلين لا أميري سار كدنو جرم كدنو كان بو أمانجي هندي أمانجي بابلين مروفايتي تربكاري أم جازانة بلاي ئەمانە یەکەم چینی ئۆزۆن بە تایبەتی و کلۆرۆفلۆرۆکاربۆنانە چینی ئۆزۆن تەنکەکەن لەگەڵیشیە توانای ئەمان چکە گازەکان توانایان چوونیەک نییە کەمترین توانا کە هەیە بێ گلۆبال وۆرمینگ پۆتێنشیاڵینی دووەم ئۆکسیدی کاربۆنە بەڵام نایترس ئۆکساید ئەبینیت ینی بە چەند جار 300 جار زیاترە لە دووەم ئۆکسید میسێن تقریبا 20 جار زیاترە بەڵام کلۆرۆفلۆرۆکاربۆنەکان هەر گردێکیان یعنی توانای 10,000 جار زیاتر لە توانای CO2 کەواتە چەند ئەو گازانش کە گازی گەرمکەرەوەی کیمیاویان پێوتێ مرۆڤ بەرهەمی هێناون بۆ ئامانجی بابلێن جیاوازی خۆی هەچەند لە کۆنفرانسی مۆنتریال لە نەمسا ئەمانە بەشێکی قەدەغە کرا بە تایبەتی ئەو کاتەی کە چینی ئۆزۆن لە جەمسەری باشوور تەنک بوو چینەکە نەکونی ئۆزۆن بەڵکو تەنک بوو چکە ئەو ئۆزۆنە خۆی ئەستوریەکەی لەناو بەرگە هەوایە بە دۆپسەن پێوانەکرێ ئەستوریەکەی 300 دۆپسنە هەتا ئەستوری 104 هات یانی 200 دۆپسن تەنک بوو جا کە تەنک بێ و چینە هەچی تیشکی سرووەنە و شێوەیە کە یەکێکە لە شەبەنگەکانی ناوڕۆژ دەرباز ئەبێ کە دەرباز بوو ئەو کاتە هەچی بابلێن مایکرۆ بەسوودەکانە هەمویان قڕەکە ئەو کاتە خەڵک تووشی سەرطانی پێستەکە تووشی ئاوی ڕەشیەکە دکتۆر من بە خاڵێک بەرچاومکە هەر لەسەر قسەکانی بەڕێزت ئەم ناهاو سەنگی دروستکردنە کە مرۆڤ دروستی کردو بەداخەوە لە ژینگە بۆ نمونە هەر بە سەمادەکان و پەینەکان کە با بڵێن پێکهاتەکانی خاکی تێکداوە ئەڵێ تەنانەت کاری کردوتە سەر ڕەگەز لە مرۆڤە و ئەو تایبەتمەندیانەی کە هەر ڕەگەزێک ئەینوێنێ ئەبینین کە گۆڕانکاری بەسەراتەوە تەنانەت ئەمە لەوێ خۆی دیوەتەوە بەڵێ ینی ئەوە ڕوونکردنەوەیکی زۆر بەجێ سەحارخان کاری لە کوالتی ئاو کردووە کارتی لە کوالتی هەوا کردووە کارتی لە کوالتی خاک کردووە و ئەمانەش کە بەرجی ینی جیاوازی هەسارەی زەوین طبیعی هەسارەی زەوی 5 بەرجی هەیە یعنی ئەوە هەوڵاتیانەگە بیزانێ بەرجی ژیانی کە ئێمە بەشێکین لە بەرجی ژیانی و مەلایەن نزیکەی 8 ملیۆن زیندەوەر هەیە زیندەوەر هەیە بە هۆکاری بوونی ئەم ژمارە زۆرە لە زیندەوەرەکان شتێک دروست بووە کە بایۆدایڤەرسیتی زیندە هەمەجۆری و ئەم زیندە هەمەجۆریە بوونی حکمەتی خۆی تایە هەری یەکێ لەم بوونەوەرانە
ئەرک و ڕۆڵ و فانکشنێکی هەیە و بەشدارە لە تۆڕی وزە و خۆراک ئەمانە ڕۆڵیان هەیە کەواتە ئەم بەرگانە ینی بەرجی زیندووە بەرجی ئاویە بەرجی هەوایە بەرجی بەفرینە لەگەڵ بەرجی زەوی ینی با بڵێن لیسۆسفیر بەش چینی سەرەوەی کە خاک پێکێری ئەمانە هەمووی پێکەوە کارەکەن بە هاو ئاهنگی هارمۆنیک پێکەوە کارەکەن پێکاتەکانیان مەسەلە لە خاک دەرەچێت تێکەڵ بە هەوا بێت لە ڕێی دابارینەوە ئەبارێ پێکاتەکان تێکەڵ بە خاک ئەبێت اینجا لە خاکەوە کە تێکەڵ بە خاک بوو تێکەڵ بە ئاو و تێکەڵ بە ئێمەی مرۆڤ ئەبێت بە بوونەوەرەکان ئەبێت کەواتە ئەم پێکاتانی کە لەناو ئەم بەرگانە هەیە ینی چەند پێکاتی ناتەندروست تێکەڵی بێت ئەوەنە با بڵێن کاریگەریەکەی لەسەر لایەن ژیانەمان بێت وەکوەی کە ئێستا لە هەولێر ڕوویاوە لە هەولێر ئەم IQR هەیە با بڵێن تۆڕێکی وێزگەیەکی چاودێری سەتەلایتی سویسرایە کە شێر کراوە طبعی بۆ سلێمانیش من بەنیازم یانی شێرکەم بۆی کوالتی هەوامان پێ بڵێت چکە ئێمە لە ڕاستیە بەداخەوە هەتا ئێستا ساڵەهای ساڵت داوا ئەکەن کە وێزگەیەکی مۆنیتەرین دانرێت کە ئەمە کەم ینی ڕەنگە تقریبا 300 ملیۆنی بێ من کەشفێکم بۆ کرد ینی پێویستە هەموو لایەکمان بە کوالتی هەوا بزانین چکە هەوا ڕاستەوخۆ تێکەڵ بە جستەمانە بێت ڕاستەوخۆ و هەموو ینی دقەیەک 12 جار ئێمە بۆ 18 جار هەناساین کولی جارە نیو لتر هەوا چێتە لەشمان چی پێکاتەی کیمیاوی تێکرابێت چی پێ لە سوودانی سوتەمەنیەکان لە موبیدەکان لە چالاکی پیشەسازیەکان ئەمانە ئەوانەی کە ئەتوانن بە شێوەی گاز بێت یا بە شێوەی تەنۆچکەی ینی با بڵێن مایکرۆی بێت ئەمانە لەو هەواکە تێکەڵە بێت ڕاستەوخۆ لە ڕێگی لووتمانە و کۆندامی هەناسەمانەوە ئەچێتە ناوکی سەهاوایەکەمان ئەچێتە ئەلڤێولەکان و لێوەشەوە ئاڵوگۆڕ ئەبێت لە خوێن ڕاستە مرۆڤ سیستمی بەرگری هەیە تا ئەندازەیەک ینی موو هەیە زەغابات هەیە لە ناو بۆری هەوا مادەی لنجی هەیە بەس ئەمانە توانیان سنووردارە هەر بیندار دوێنێ ئاماژە بۆ کرا کە گەورەترین شێرپەنجە لەم 1-2 ساڵە لە شاری هەولێر بووە چکە سروشتی شاری هەولێر سروشتەکەی تۆپۆگرافەکەی تەختە یعنی ئەم بەرزی و نزمێ نییە کە ئاڵوگۆڕی هەوا بێ جوڵەی با دروست بێ یعنی ڕاماڵین بێ ئێستا بەشی سەروی سلێمانی ئەسا ئەم ناوچەیە نزیکەی لای ماڵی ئێمە کە کوندی ئەڵمانی نزیکەی 400 متر لە خواروی سلێمانی بەرزترین ئەمانەوەکە ئەبێتە هۆکاریەوەی کە ڕێگەزەکانی هەوا بە تایبەتی پستان پلەی گەرمە ئەمانە ئاڵوگۆڕی تیابێت و بەهۆشیەوە با بڵێن تا ڕادێکی زۆر ئەو مادە پیسکێرانە ڕاماڵینی بۆ بێت وەکوەی کە من تێبینیم کرد مەسەلە گەورەترین با بڵێن ئێر کوالتی ئیندێکسی پێوترێت لە شاری هەولێر 106 تۆمار کراوە 106 ئەمە بە هیچ شوێک گونجاو نییە بۆ ژیان دکتۆر ئەمە تەنیا هۆکار ئەو دووکەڵی مۆلیدە ئەهلیەکان و چالاکە نەوتەکان سەحرخان ینی هەموو پرۆسەیەکی نەوتی مڕکەباتی هایدرۆکاربۆنی بەشێکی زۆر لەم پێکاتانە بە تایبەتی پێکاتە هایدرۆکاربۆنی سووکەکان ئێستا تۆ ئێمە بینین هەتا کاربۆنی 5 بریتێ لە غازات خۆی بە دۆخی غاز هەیە مثل میسانە ئیسانە پرۆپانە بیوتانە ئەمانە ڕاستەوخۆ یعنی کە چالاکی نەوتی ئەکرێت ڕاستەوخۆ دەرئەچێت تێکەڵ بە بەرجی هەوا ئەبێت ئەنجا لە کاتی دەرهێنانیان لە ئەو معاملانە ئەو مادە چیمانی کە بەکارێنین لە کاتی گواستنەوەی لە کاتی پرۆسسینە لە کاتی با بڵێن مەسفاکان لە پۆینت سۆرسێ یانەندێ جێگا هەیە کە بێ بەردەوام بە دواچوونی بۆ بکرێت چونکە لیک ئەبێ کە لیک ئەبێ دەرچوونی لێ ئەبێت تێکەڵ بە بەرگی هەوا بێت جا لە هەمووشیان قەباعەتتر ئەوەیە کە هایدرۆکاربۆنیە قورسەکان ئەوانەی کاربۆنیان مەسەلە لە 12 بۆ 20 کاربۆن لە گردێکە بوونی هەیە ئەمانە کە ئەسووتێن کە ئۆکسسیژین نەبێت لە ناو مەچینەکە یعنی چۆن ئێمە هەموو دقەیە ئۆکسسیژینمانوێت بۆ سووتانی شەکری لێشمان و چالاکیەکان ئەو ئۆتۆمبیلش هەموو دقێت بۆ سووتەمەنی هایدرۆکاربۆنی ئۆکسسیجینی چەند هایدرۆکاربۆنێکە قورس زۆر بێ ژمارەی کاربۆنەکانی زۆر بێ ئەوەنە ئۆکسسیجینی زیاتر ئەوێ باشە دکتۆر لەم بارودۆخەیە مرۆڤ ئەتوانێت خۆی شتێ بکە بۆ نمونە ئێمە هەر یەکەمان وەکو تاک ئەتوانین هۆکارێک بین تا ڕادێک دۆخەکە باشترکەینەوە وڵی شتێکی ینی ئەگەر بێن بە ئاگا بن لەو IQR کوالتیە حالاکەم شێری بکەم ئەگە شێرم کرد مەسەلە ئەو کاتە زانیاریەکانم دەسەکەوێت لە ڕێی زانیاریەکانی من
کە بینین ڕۆژێ با بڵێن ئێر کوالتی ئیندێکس بە تایبەتی بۆ تەنۆچکەکان بۆ تەنۆڵکەکان هەچەنەوە من لە ساڵی 2002 تەجروبەم لەسەر کردووە دیراسەمان لەسەر کردووە بەڵام ئێمە توانای قەمەر سەناعیەکانمان نەبوو لەسەر زەوی کردومانە و لەسەر زەوی یعنی با بڵێن ئەو داتانەی کە دەسەکەوێت داتانەی کە دەسەکەوێت واقعیترە چکە مەسەلە ئەوەی کە قەمەر سەناعیەکانێکا بۆ ئەستورێکی زۆرێکە یعنی لە ڕووی زەوی و هەتا ئەو ئاستەی کە قەمەرەکە پێی ئەگات ئەندێ قەمەر مەسەلە 200 کیلومتر بەرزە یعنی ئەو بەرزێت هەمووی بۆ ئەپێوێت بەڵام ئەوەی کە ئێمە خۆمان لەسەر زەوی ئیکەین یا وێزگەی چاودێری وڵی دەدانە ساڵە من لە ڕاستپاردەکانمان ئاینوسم بەس بەداخەوە کەس دکتۆر ئەمەی ڕێژەی کە ئەداتێ بۆ مانگەکەیە بۆ هەفتەیە یان بۆ ڕۆژێ ڕۆژێک لەگە ڕۆژێکی دیکە بڵێ ئێستا ئەمڕۆ سلێمانی با بڵێن بۆ تەنەچکەی دوو نیو کە 35 مایکرۆگرامی ڕێگە پێدراوە لە 1 متر مکعب هەبێ بۆ سلێمانی 65 جا تۆ وەرە بەم کات طبیعی بۆچی 65 بەشێک لە با بڵێن گردی ئاوەکان لە گردی ئاوەکان ئەبێ بە تەنۆچکە ئەچێتە حساباتەکەەوە ئەچێتە حساباتەکەەوە بۆیە 65 دروست کردووە بۆ ژواری سلێمانی ئێر کە بەیانی تەماشان کرد 65 خۆی هەتا 35 ڕێگە پێدراوە بوونی هەبێت لە ناو بەرگاوە ئەگەر لەوە زیای کرد تۆ ئەبێ ماسک بەستی پێویستی بە ماسکە ئێستا بە پێوەری IQAir ئەو هەتا 50 داناوە سروشتی هەتا 50 طبعی کولی با بڵێن سیستمێک ئیندێکسی خۆی دانێ هەتا 50 داناوە بە سروشتی بە طبیعی پێویستی بە ماسک نییە بەڵام لە 50 بۆ 100 پێویستی بەتر هەواکت یعنی کوالتەکەی مام ناوەندیە بەس کە سەدت تێپەڕان ئەبێت بە حتمی تۆ ماسککی کە سەدت تێپەڕان ئێستا هەولێر دوێنە 106 کە لە کاتێکا لە 50 بۆ سەر و مەترسی هەیە لە 50 بۆ با بڵێن 100 ئێرکواڵتی بریتێ لە مامناوەندیە بەڵام لەگەڵ 100 تێپەڕان هەتا 150 ئەمە با بڵێن ئیتر گونجاونیە بێت تۆ ماسکە پێ بێ یعنی دوای سەر 150 ینی بۆ کەسی نەخۆش ئەوانەی هەستیارن ئەوانی کێشەی تەندروستیانی ئەوانە هەر نابێ بچنە دەرەوە یعنی بێت لە جێگەیەک بن کە هەواکەی کوالتەکەی باشتر بێ کە ئێمە بە حیاتی بیرمان لە کوالتی هەوا نەکردەوە بە حیاتی بیرمان لە ئەبێ باشتر بێ و ئیلا ڕاستەوخۆ ئەم هەوایە چی تایە لە پێکاتەی ژێراوی لە مەسەلە گازی ئۆکسیدی نایترۆجینەکان گازی دووەم ئۆکسیدی کاربۆن میسێن ئۆزۆن تەنۆڵکەکان غازی هایدرۆکاربۆنی پۆلی ئاڕۆماتیک هایدرۆکاربۆنەکان ئەمانە خۆیان هەر شێرپەنجەیین ئەنجا سووتی ئەو سیارە با بڵێم چکۆلانەی کە دەریەکەنەوە سیارە بچکۆلە دیزڵەکان کیاکان ئەوانە زۆر بەڵام ئەوانە زۆر لەو تەنۆچکە وردانە دەورەکەن ئەو تەنۆچکێ 5 چین پێکێنێ هەر چینێکی پێکاتێکی چیمیاویتەیە و چینێکی 5-6 غازی سەرەتانی پێوەلکاوە باشە دکتۆر ئێستا لە وەرزی زستانین تۆ باسی ئەم مەترسیاکەیت کە ڕەنگە وەرزی زستان جیاوازی هەبێت لە وەرزی هاوینە بە هۆکاریەوەی ئێستا باران ئەبارێت ڕەنگە کەمێک کاریگەری هەبێت لەسەر پاکبوونەوەی هەوا بەڵام لە هاوینە چیمان لێ دەسەکانە خۆش بێت بابەتێکی زۆر باش بوو ئێمە کاتێک کە باس لە پاکبوونەوەی بەرگە هەواکەین ئەڵێن بە دابارین بە دیپۆزیشن یا وشک دابارێت لەو ڕۆژانەی کە وشکە وشک دابارێت کەوێتە سەر مێز و ئۆتۆمبیل و ماڵ و دائیمەت ئەبینیت خۆڵی لەسەرە وە لە زستانە خۆشبەختانە ئاو هەیە بەشێکی زۆری ئەوە کە ڕیکەڤەری ناو بەرگە هەوا ئەبێت لە ڕێی دابارینەوە کەواتە ئێمە خۆشحاڵین وەکوی کە ئاماژەم پێکرد بەشێکی ئەو تەنۆچکانە بریتێ لە دڵۆپی وردی با بڵێن مایکرۆیی ئاو یعنی ئەو پێکاتانە پێکێ بەس ئامێرەکەی خوێنێتەوە هەچ تەنۆچکەیە یا تەنۆڵکەیە قەبارەی کە 2.5 مایکرۆن بێت و بەرەو خوار بێت ئەو خوێنێتەوە ئیتر بەگەردی ئاوەکانشەوە ینی ئەمە تا حدێک ئەگەر تەم و ئەمانە بێ ئەمە کێشە نییە بەڵام کێشەکە لە چیایە کێشەکە لە وایە کاتێک ئەم هەڵمەبوونی هەبێت ئەو گازانەشی تێرژێت
ئەو کاتە چەندها کارلێکی کیمیاوی لە ناو بەرگە هەواکە بۆ بە پشتیوانی تیشکی ڕۆژ دروست ئەبێت کە ئەمانە دروست ئەبێت ئەو کاتە کۆمەڵی مادەی ژەهراوی تر بۆ ئینسانەکان دروست ئەبێت پیرۆکسی ئەسیتال یەکێکە لەوانەی کە دەرئەچێت هەر بەو هۆکارە بوو لە ساڵی 52 لە بریتانیا لە بریتانیا ئەمە حەدەثێکی تاریخیە توان بە دواچوونی بۆ بکە لە ساڵی 52 ئەوان خەڵوزی بەردینیانە سووتان خەڵوزی بەردین ئەم خەڵوزە مادەی کبریتی زۆر تایە کبریتی سوتەمەێ نێوتەکانی شتایەتی بێژگەلەوەی ینی کبریتی تیا مڕکباتی نایترۆژینی تیا بێژگەلەوە با بڵێن ئاوێتە قورسەکانی تیا هێوی میتەڵەکانی تیا ئەمانە کارەساتەکانی لە ساڵی 52 کە خەڵوزی بەردینیان ئەسووتانان ینی SO2 زۆر دەرەچوو ینی بە شێوەی گاز ئەم غازە لەگەڵ هەڵمی ئاوەکە مادەیەکی دروست کرد ناویان نا سمۆک ینی سمۆک SMOG خۆی سمۆک بۆ دووکەڵ بە KE لەگەڵ فۆک و سمۆک دەستەواژەیەکی تازەیان لێ دروست کرد ناویان نا سمۆک ئەم سمۆکە لە 2 هەفتە نزیکەی 8,000 کەسی کوشت بەقەی کیمیایەکەی هەڵەبجە زیاتر کاریگەری لەسەر تەندروستی لە 2 هەفتە لێەوە بەریتانیا بەخۆیان هاتەوە یاسای پاراستنی کوواڵتی هەوای دەرکرد لەو بەروارەوە دکتۆر ئەمەش ئێستا هەنێک جار توێژێک بەسەر شارڕەوە ئەبین بەڵێ لە بەشی خوار و ئیسلێمانێ ئەبینیت ئەم چینە تەنکە ئەوە ینی بەشێکی پێکاتە کیمیاوەکان مادەی کیمیاوی دووکەڵی ئۆتۆمبیل دەرچووە لەگەڵ تەنۆچکەکان لەگەڵ هەڵمی ئاو کۆکتێلێکیان دروست کردووە کە ناوێنین هەیز ئێمە بە زمانی زانستی ژینگەی پێڵێن هەیز ینی ئەو هەیزە لەبەرەوەی کە هەڵمی ئاویشتە قورسە جوڵەی کەمە ئەبینی لەسەر ناوچەیەک بۆ مەوداچی درێژخایەن پۆنگ ئەخواتەوە ئەمێنێت جیاوازە دکتۆر بڵێ ئەم هەیزە لەگەڵەوە سمۆگەیە جیاوازە هەیز یعنی تێکەڵەیە کۆکتێلە ینی کاتە تەنۆسکەکان لەگەڵ غازەکان لەگەڵ هەڵمی ئاو ئەمانە هەمووی تێگەبێت عینەن سمۆگەکە دەرەچێت عینەن ئەوە دەرەچێتەوە ئەو هەیزە دروستەکات هەیزەکە یعنی مە کۆکتێلی هەموو پێکاتەکانە هەچی و پێکاتانەی لە ناو بەرگە هەوایە و پلەی گەرما ساردە لە ناوچەیەک قەتیس ئەبێ پۆنگ ئەخواتەوە بۆ ماوەیەکی درێژخایەن ئەبێنێت و چەند لەو ڕۆژانە چالاکی زیاتر بێ ئەو هەیزە مەترسیەکەی زۆر گەورەتر ئەبێ لەسەر ژیانەکان بەس خۆشبەختانە کەم کادڕێ ئەکەوێ ینی با بڵێن کۆنتاکتی هەبێت لەگەڵ سەوێگەر کۆنتاکتی هەبێ پێویستە ئەو خەڵقانە کە یعنی ئەو هەیزەی بۆ دابەزیوە قورس بووە دابەزیوە ینی خۆیانی لێ بە دوورکە و بەبێ ماسک نەچێتە ناوی باش دکتۆر ئێستا من ڕەوەند هەرم پرسیارە با لە دکتۆر وەڵامەکەیم دەست بکەوێ بوونە منە لای ماڵی ئێمەوە بەداخۆ خۆڵ و خاشاکە سووتێنن ئەو هەمووش بە دوواداشومان کرد بەخوا هەڕی سووتێنن واتە ئەم دووکەڵە هەموو ڕۆژێ دێ بۆ ماڵی ئێمە ئەو خەڵکانی کە لەو ناوچەیان ئەم ئاوانە کە ئەی خۆینەوە بڕێکی زۆر هەر پلاستیکە چێتە جەستەمانەوە ئەمە بۆتە ژیانی زۆر بەمان ئێستا لەم بارودۆخە من نەشتا توانم شتێ بکەم واللهی لەم بارودۆخە ینی بەڕاستی بەداخەوە ئەڵێم طبیعی هەتا ئێستاک ینی لجنەی پەرلەمانی ئێمە بۆم بابەتانە کارانیە و دوێنێ ینی با بڵێن دەستەی ژینگە بابەتیشی ناردووە لەسەر ناوچە مەحمیەکان بۆی کە ئێمە ینی با بڵێن ڕڤیویکەن و پیاچونەی بکەن و ئەگەر کەم کورتی هەیە ینی چاکسازی تا بکەین وتم ئێمە ینی لەسەر ناوچە مەحمیەکان کە ئەمە پرۆتێکتێت ئێریا کە ناوچەیەکی زۆر گرنگە و جێگەی بایەق و کللتوریە و با بڵێن ئەو ژیانانەی تیا پارێزاوە کە زۆر کەم و دەکمینەن ینی ئەڵێم ئێمە بیر لە ماکەنەوە بەس بیر لە تەواوی پانتایی کوردستان ناکەینەوە کە ئەنوا هەڕەشەی لەسەر ئەنوا هەڕەشەی لەسەر ئایا نیشتیمانەکەمان ینی بەلاوە گرنگتر بێت یا ناوچەیەکی مەحمی ئەگەر نیشتیمانەکەمان پاراست ئۆتۆماتیکیە ناوچە مەحمەکەشمان لەسەر دۆخێکی سروشتی خۆی بێ جاوەی کە بەڕێزت ئاماژت پێکرد بەڕاستی ینی پێت بڵێم یعنی من یەکێک لەوانەیە کە ماڵی خۆم گواستەوە لە عەلی ناجی بووم گواستمەوە بۆ گوندی ئەڵمانی جیاوازی بینی ناوچەی عەلی ناجی لەگەڵ گوندی ئەم بەشانی سەرەوە بۆ کوواڵتی هەوا زۆر جیاوازتر ئێمە ڕاستیە کە ئەبێ پێی لێ بنین بەس خەڵقی ئێمە ینی گوێ بەم بابەتانە نایەت باوەڕتان هەبێ کەسایەتی هەبووە کە ماڵەکان جێگەی وەرگرتن و با بڵێن اختیبار و تاقیکردنەوەکانی من بووە کە چوومەتە ماڵەکان لەسەر کارێز بووە
وەکە شوێنی ئیشەکەیم بینیوە پێم وتو وەڵڵاهی براجان تۆ نە شوێنی ئیشت ژینگەی ژیانی ئیشت و نەک ژینگەی ژیانی ماڵەوەت لەبار نییە ئەگەر بۆت ئەکرێت هەوڵ بێت ماڵەوەت لەو جێگەیە بگۆڕە وتی چی وەڵاوە شوێنی باو باپیر و وتم کاکە برەجان ینی کاتی ئەو یعنی با بڵێن پەیامانە نەبێت کە جێگەی با و باپیرمانەوە ئێنە ئەبێ من شوێنەکەت پێڵێم شوێنی ژیانت لەبار نییە باوەڕتان هەبێ ینی دوو مانگی نەبێت چوومەوە هەر بۆ ئەو جێگە بینیم تووشی سەرطانی جگەر بوو دکتۆر بۆلەن کراوە هەر تاکێک بۆ نمونە شاری سلێمانی بە نمونەوە بگرین هەر تاکێک پێویستە چەندێک سەوزایی هەبێت تاکو و کاریگەری هەبێت لەسەر ژینگە بەڵێ پێتێن بەس حەزەکەم وەڵامیشی کورتی سەحەرخان بەمەوە کەواتە شوێنە جیاوازەکانی شاری سلێمانی یعنی بە پێی جێگە جیاوازەکان بەڵێ کوڵتی هەواکانیان جیاوازە وابێ خەڵک ئاگای لە خۆی بێت چەند ئەو ناوچانەی کە پێوتێ هۆتسپێت ناوچەی گرم ینی چالاکی مرۆیی زۆر تایە سوتەمەنی زۆر ئەسووتێ دەرچەی زۆر ئەبێ ئینسان چەند پێ ئەکرێت شوێنی ژیانی نەبێت ینی بە کورت و مختصر جاڕەنگە ینی بۆ هەندێک ئەمری واقعیش بێت هەندێک کار و ئیشی لەوێ شوێنی بابلێنی ئیشی نەبێت سەبارە بە پرسیاری بەڕێزت ئایا پانتایی سەوزایی بڵێ پانتایی سەوزایی فاکتەرێکی گرنگی هاوسەنگیە بۆ تەواوی ئەو پێکاتانە و لە هەموو سیستمێکی ژینگەیە ئەگەر پانتایی سەوزایی بە شێوەیەکی باڵانس لەگەڵ چالێکەکان لەگەڵ ژمارەی دانیشتوان نەبێ ئەو کاتە ئەو سیستمە ژینگەیە بە دڵنیاییەوە یعنی سیستمێکی ناتەندروست ئەبێ نابەجێ ئەبێت چووکە هەر نەبێ ئەم سەوزاییە دەیان ڕۆڵی گرنگی ژینگەیی هەیە با بڵێن هەڵمی ئاوت بۆ زیاکە سەرچاوی ئۆکسیژین تەنها سەرچاوی بۆ ئۆکسیژین لە لای ئێمە لەسەر وشکانی یعنی و ئێمە هیچ لایەکمان بێ ئۆکسیژین ناتوانین بین کاتێک کە مرۆڤ ئۆکسیژینی ئەو دارت لە بوتڵێکا کۆکەتەوە بڵی بۆ 600 دلار پێفرۆشت ئەمامە کابراکی نەمساوی لە کاتی کۆڕۆناکە دەستی کرد بە گریان وتی ینی معقولە شەوێک داوای 300 یورویان لێ کرد من 95 ساڵ تەمەنم ئۆکسیژینی سروش وەرەگەم ڕۆژە لە ڕۆژان کەسێک داوای سنتێکی لە من نەکرد بەس بۆ شەوێکی مرۆڤ ینی لەو خەستەخانەیەکەم داوای 300 یورۆتان لە من کرد اینجا کەواتە ئێمە قەیری سەوزایی ئەبێ بزانین تەنها سەرچاوەیە کە ئۆکسیژینی جستە بۆ مرۆڤ و هەموو ژیانەکان و سوتەمەنیەکانیش فراهەمەکات بە پێی راپۆرتی WHO ئەوەی کە ینی قبول کراوە هەر مرۆڤێک بۆ تەنها خودی خۆی نەک چالەکەکە 9 مەتر سەوزایی پێویستە 9 مەتر دووجا سەوزایی پێویستە کە ئەبێ بوونی هەبێ کە دائمە ئۆکسیژینەکە بکات بە ڕێژەی لە 21 تاوەکو ئۆکسیژینێکی تەندروست هەڵمژێن نەک لە بری ئەوەی کە کاتێ ڕێژەی یەکدا ئابەزێ سەر لە هەندی ناوچەی سلێمانی کە پێوانم کردو هەتا ژێر 20 هاتوو هەتا تقریبا 90 هاتوو 21 بۆ بە 90 بۆ ئەسووتێنرێت بۆ چالێکی جیاوازەکان هەر بۆ هۆکارش ئەمڕۆ ینی سوتەمەنی نەوتەکان هەندێک سەرچاوی ئۆکسیژینی تێکن بۆ ئەوی کە ینی سووتانی ئەو هایدرۆکاربۆنی لە ناو محڕێکەکە با بڵێن سووتانێکی هاوتایی بێ ستێشیۆمەتری بێ لە ڕووی کیمیاویەوە کە لەمداکەی کە ئێمە حسابی لەمداکەن بۆ ئۆتۆمبیل ئەبێت لەمداکەی یەک بێت ئەگەر کەمتر بێ یا زیاتر بێ ینی سووتانەکە ناتەبیعیە ئەو کاتە گازی ژەهراوی زیاتر دەرەچێت کەواتە ینی با بڵێن پانتایی سەوزایی بۆچی ئەگەر بە دواچوونی قوچەکی ئیکۆلۆژی بکەیت قوچەکی ئیکۆلۆژی بوونەوەرەکانی پۆلێنی کردووە لە بنی قوچەکەکە کە گەورەترین پانتایی هەیە سەوزایی داناوە ئەڵێ ئەبێ سەوزایی لە هەموو ئیکۆسیستمێکە زیاتر بێت لە گیاخۆرەکان دوای ئەو چێ گیاخۆر دوای گیاخۆرەکان چێ گۆشتخۆر و جاخۆریە کە ئێمە ئۆمنیڤەرینجی ینی ئێمە پێگەی سێکە ئەبێ ئەم تەدەڕوجە هەبێت لە ڕووی ژمارەوە ینی بنەوە ژمارەی سەوزایی بێت ینی با بڵێن ڕووەک بێت دوای ئێمە ڕووەخۆرەکان بێت ڕووەخۆرەکان ڕووەک خۆن ئەبێ ژمارەیان زیاتر بێت چکەوان ئەنجا گۆشتخۆرەکانیە ئەنجا بوونەوەریشی تر شیتەڵکەرەکانیە هەر کاتێ لێمانە تەواو بوون جستیان تەواو بوو پاشەڕۆیان هەبوو ئەمان ئەرچیان چییە چی ئەو پێکاتە با بڵێن خۆراکیانە ئەو پێکاتە ئاویانە کە قەتیز بووە لە جستەی ئێمە لە جستەی بوونەوەرەکانە
کۆتایی ژیانەکانە بێ ئەمانە هەڵەستن سری بزانە سرو چۆن بە جوانی ئیشی خۆیەکە ئەمانە هەڵەسن ئەم پێکاتانە شی ئەکەنەوە شی تەڵێکەکەنەوە پێکاتەکانی ئەجێرنەوە بۆ سروشت و ئەم سایکلە پێوتێ بایۆ جیۆ کیمیکەل سایکل سایکلێکی کیمیاوی لە زەویەوە بۆ جەستە زیندوەکان جەستە بایۆن ئێمە ئەنجا ئەچێتە بەس پرۆسێکی کیمیاوی ئەمانە قەتیسە بێ ئەبێ بە پرۆتین ئەبێ بە هایدرۆکاربۆن ئەبێ بەمانە خانە زیندوەکان دروستەکە بەڵام کۆتایی هات ئەو کاتە هەر پێکهاتەی سروشت کە مایکرۆ ئۆرگانیزمەکانە کۆمەڵێت بەکتریای دیکۆمپۆزەرەشی تەڵکەرەوە هەڵ ئەسێ بە شیتەڵی ئەم جستانە و تەواوی ئەو پێکاتە قەتیسەکان ئەجێڕێتەوە بۆ سروشت دەستە خۆش بە دیکتۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ